بەڕای تۆ کورد مافی ئەوەی نییە دەوڵەتی خۆی هەبێت؟ ئێستا کاتێکی گونجاوە بۆ ڕاگەیاندنی سەربەخۆیی؟ سڵاو، بەڕای من ئێستا کاتێکی زۆر گونجاوە بۆ ڕاگەیاندنی دەوڵەتی کوردی و ڕاپرسی و ڕیفراندۆم. هەموو میلەتێک مافی خۆیەتی ببێت بە دەوڵەت و حکوومەتێکی سەربەخۆ. گرنگ نییە دراوسەکان چی دەڵێن چی ناڵێن، گرنگەوەیە ڕاپرسی بکرێت و ڕیفراندۆم بکرێت. نەوەک ئێستا لەبێ 2003 دەوڵەتی سەربەخۆی کوردمان ڕابگەیاندووە. ئێستا زۆر تاخیرین. هیوادارم دەوڵەتی سەربەخۆی کورد ڕابگەیاندرین. بەڕای من بڵێ کاتی ئەوەیە کە ڕیفراندۆم بکەین و سەربەخۆ بین، بەڵام بەم شێوەیە ئێستامان نا، بە شێوەیە کە گرتو بین و هەمومان یەک قسە و یەک هەڵوێز بین. سەربەخۆیی خۆمان ڕابگەین بە دەستی خۆمان، دەستی کەس نەگرین کە بێت سەربەخۆیی بۆ ئێمە ڕابگەین. پێشمەرگە خوێنی دنیای ڕشتووە بۆ ئەم خاکە. هیوادارم ئەم دەرفەتە لە کیسی خۆمان نەدەین. کوردستان ئاوادان بێ و هەردەم کەشاوە بژی پێشمەرگە بژی. بەڵێ بەتاکید ینی کورد مافی خۆی دەبێت لە دەوڵەتێکی سەربەخۆ وەکو هەموو گەلانی دنیا بەنسبەت ئەوەی کاتی گونجاوە یان نا، بەتاکید دەگەڕێتەوە سەرەوەی لایەنە سیاسەکان ئەگەر بێت و ڕێکەوتنی تەواو بکەن و هیچ کێشەیەکی ناوخۆی نەمێنێ، بەڵێ کاتێکی گونجاوە و هیواداریشم کورد بێتە دەوڵەتی سەربەخۆیی و ئاڵای خۆمان هەبێت و هەموو خاوەنی پاسپۆرت و جنسیەی کوردی. ما زۆر ماندیبوون و قوربانیدانە دای بۆ بێ هەدەفێ و ڕایا من زووترین وەخت ئەم ببینە صاحب دەولەتە خۆیان سەربەخۆ دێبوومە بۆ ئامانجێتمە و ئەهدافێتمە زۆر باشتر بیتن. ئەم دێشین لە ئایندەدا کە بووینە صاحب دەولەت بڕیارێت خوب درستی و باشتر بدەین. بەڵێ کورد مافی خۆی هەیە، دەوڵەتی کوردی ڕابگەێنرێت، پێویستە میلەتی کورد دەوڵەتێکی هەبێت وەکو هەموو دەوڵەتەکانی تر، ئاڵای خۆی هەبێت لە سەرانسەری جیهاندا. کوردیش مافی ئەوەی هەیە ببێتە دەوڵەتێکی سەربەخۆ. بەڵێ ئەمە داواکاری لە حکوومەتی ناوەندی عێراق مافی سەربەخۆی کوردستان بدەتە کوردا کورد ڕابگەێنی، چونکە حەقی خۆیەتی ئەوە تقریباً 100 ساڵە تێپەردەبی کورد مافی خۆیەتی چارەنووسی سەربەخۆی کوردستان ڕابگەێنی. زۆر سپاس.